بسڵحێن بۆ خوای پەروەردگار، بگەڕێنەوە بۆ سەر دینەکەی، شارەزای دینەکەی ببن بەوەی کە عەبدێتی بۆ خوای پەروەردگار ئەنجام بدەن، نەک لەم لاشەوە عەبدی هەوا هەوەسی خۆت بی. ئەڕەئەیتە من اتەخەذە ئیلاهەه هەواه، مەگەر نابینی ئەو کەسەی کە هەوا و هەوەسی خۆی کردوە بە خوای خۆی؟ ئەلێرە خوایەتیەکە چی؟ هەوا و هەوەس خۆ بتێنی ئاوا سوژدەی بۆ ببەی بۆی بچەمێتەوە. ئەمە سەمع و تاعە دەربڕینە. سەمع و تاعە دەربڕین بۆ تاغوتەش هەروەکو ئەمە وایە، هەوا و هەوەس خوایە، ئەم تاغوتەش خوایە. سەمع و تاعەت بۆ ئەم قیادە و ئەم حیزبە و ئەم کوردایەتە کافر دەربڕیوە، وەک ئەوە سوژدەت بۆ سەنەمێ بردوێ. ئەمە سوژدەی بۆ سەنەم بردووە، سەنەمی بە خوازانیوە بتێک، ئەمەش هەوا هەوەسی بە بتزانی بە خوازانیوە پەرستوێتی، پەرستنەکەی چێ شوێنی کەوتووە. ئەمەشیان ئەم تاغوتەی بە حاکمی گەورە زانیوە و شوێنی کەوتووە، دید و تەسەوراتی وەرگرتووە، مەنهەجەکەی وەرگرتووە، قانون و دەستور و هەموو شتێکی بە پێی ئەو کردو. سوژدەشە با بۆ عالەمەکەی ئەشوەڕێ دوو لە ڕێوەکو سەگ، ئەوەڕێ بۆ پارتی، ئەوەڕێ بۆ ئەڵە سەجە ماڵە جەلالیمە، ماڵە تاڵەبانیم، ئەوی تریان ئەوەڕێ ئەڵە سەجە ماڵی بەرزانیم. ئەم سەگانن کە بەریان داونەتە گیانی ئێوەش.